لە هەرێمی کوردستان زیاتر لە 30,000 کۆمپانیای ناوخۆیی و بیانی هەیە و لە بوارە جیاوازەکاندا کار دەکەن. قەیرانی دارایی و بڵاوبوونەوەی کۆرۆناش کاریگەری لەسەریان دروست کردووە و ژمارەیەک لەو کۆمپانیانە مایەپووچ بوون و ژمارەیەکیشیان داهاتیان زیادی کردووە. لەو چوارچێوەشدا فەتحی محەممەد وتەبێژی وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێم بە کوردسات نیوزی ڕاگەیان. لە ماوەی 11 مانگی ئەم ساڵدا 813 کۆمپانیای ناوخۆیی و 17 کۆمپانیای بیانی لە بوارە جیاوازەکان لە سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان تۆمار کراون. سەرەڕای بەردەوامی قەیرانەکان بۆ ئەم ساڵ 9 کۆمپانیای ناوخۆیی زیاتر لە ساڵی ڕابردوو تۆمار کراون. وتیشی قەیرانی دارایی و بڵاوبوونەوەی کۆرۆنا لە هەرێم کاریگەری خراپیان لەسەر کۆمپانیەکانی بواری گواستنەوە و بیناسازی و بەشێک لە کۆمپانیا پیشەسازی و بازرگانەکانی تر دروست کردووە. تەنانەت ژمارەی کۆمپانیای مایەپووچبوونی خۆیان ڕاگەیاندووە. بەڵام ژمارەیە کۆمپانیای تر لە بواری تەندروستی و هاوردە و هەناردە و پاکەرەوە لەگەڵ ئەو کۆمپانیانەی بە ئۆنلاین کاڵاکانیان بە هاوڵاتیان دەفرۆشن هەلی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایان قۆستۆتەوە و توانیویانە لە ماوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەدا بازاڕێکی گەرم بۆ خۆیان فەراهەم بکەن و ژمارەیەکی زۆر لە کاڵاکانیان بفرۆشن و داهاتێکی باش کۆبکەنەوە. وتەبێژی وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێم وتیشی تاوەکو ئێستا 26,906 کۆمپانیای ناوخۆیی و 3,314 کۆمپانیای بیانی لە بوارە جیاوازەکانی وەک پێداویستی ناوماڵ و بیناسازی و خۆراک و کارەبا و گواستنەوە و کشتتوکاڵ و بوارەکانی تر لە هەرێم کار دەکەن و ژمارەیەکی زۆر هەلی کاریان بۆ گەنجان ڕەخساندووە. لەبارەی کارکردنی کارمەند و کرێکاران لە کۆمپانیەکانی کەرتی تایبەت چالاک ڕەئوف سەرۆکی سەندیکای کرێکارانی کوردستان لقی سلێمانی بە کوردسات نیوزی ڕاگەیاند بە پێی ستانداردی جیهانی هێنانی کرێکاری بیانی بۆ هەر وڵاتێک نابێت ڕێژەیان لە 120 زیاتر بێت، بەڵام لە هەرێم ئەو ڕێژەیەی تێپەڕاندووە و نزیکەی 30,000 کرێکاری بیانی لە کۆمپانیەکان کار دەکەن و هێزی کار لە ناوخۆی هەرێم لاواز بووە و سەدان گەنج و خێزاندار بێکارن. سەرەڕای ئەوەش داهاتی کرێکارانی بیانی بۆ دەرەوەیە و سوودیان بۆ ناوخۆی هەرێم نییە.